بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست. سەرۆک وەزیرانی عێراق ڕای دەگەنێت ئێران و ئەمریکا هیچیان شەڕیان ناوێ. عادل عەبدولمەهدی سەرۆک وەزیرانی عێراق لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ئاماژەی بەوەش کرد بە مەبەستی نێوەندگیری شاندەیەک ڕەوانەی تاران و واشنگتۆن دەکەن. بە میواندەرێک لە بەڕێزان معتەسەم نەجمەدین شارەزای کاروباری ئێران لە ستۆدیۆی سەرەکی، هەروەها لە هەورێریشەوە دکتۆر سامان شاڵی شارەزای کاروباری ئەمریکا تاوتوێی ئەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبینی. ئێران گفتوگۆ لەگەڵ ئەمریکا ڕەت دەکاتەوە و سەرۆکی ئەمریکاش دەڵێت شەڕی لەگەڵ ئێران ناوێت. محەممەد جەواد زەریف وەزیری دەرەوەی ئێران لە چاوپێکەوتنێکیدا لەگەڵ کەناڵی CNN ئەمریکادا ڕایگەیاند تا ترەمپ ڕێز لە ئێران نەگرێت و بەڕێکەوتنامەی ئەتۆمیەکەیەوە پابەند نەبێت، ئامادە نین دانوستانی لەگەڵ ئەنجام بدەن. هاوکات دۆناڵد ترەمپ سەرۆکی ئەمریکا لە دیدارێکیدا لەگەڵ فۆکس نیوز ئاماژەی بەوە کرد: من کەسێکی وانیم کە بمەوێت شەڕ بکەم، بەڵام ڕێگە نادەین ئێران چەکی ناوەکی هەبێت و ببێتە هەڕەشە بۆ سەرمان. پێشتریش ترەمپ لە تویتێکیدا باسی لەوە کردبوو ئەگەر ئێران بیەوێت شەڕی ئەوان بکات، ئەوە بە شێوەیەکی فەرمی کۆتایی بە ئێران دەهێنێ. جەیمز ماتیسی وەزیری پێشووی بەرگری ئەمریکاش لە چاوپێکەوتنێکی ڕۆژنامەوانیدا ئەوەی خستە ڕووکە ترەمپ بە مەبەستی بەهێزکردنی پێگەی خۆی هێزی سەربازی ڕەوانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کردووە تا هەژمۆنی ئێران کەم بکاتەوە و ناردنی ئەو هێزاش بە مەبەستی ئەنجامدانی جەنگ نییە. لە لایەکی ترەوە سەرۆک وەزیرانی عێراق باز لە نێوەندگیری ئێران و ئەمریکا دەکات. عادل عەبدولمەهدی سەرۆک وەزیرانی عێراق لە کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسیدا لە بەغداد ڕایگەیاند بۆ لێک نزیککردنەوەی ئێران و ئەمریکا عێراق شاندی نێوەندگیری ڕەوانەی تاران و واشنگتۆن دەکات. سەرۆک وەزیرانی عێراق وتیشی ئێران و ئەمریکا هیچیان شەڕیان ناوێت و عێراقیش بێلایەنانە مامەڵە دەکات. نوێنەری حکوومەتی هەرێمیش لە تاران دەڵێت لە دوو لا فشار بۆ سەر هەرێم و عێراق هەیە لەباری ئاڵۆزیەکانی ئێران و ئەمریکا. نازم دەباغ نوێنەری حکوومەتی هەرێم لە تاران لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ ئاژانسی میهر ڕایگەیاند ئێستا فشارەکان دوو لایەنەیە، لەلایەک ئەمریکا فشار دەخاتە سەر هەرێم و عێراق بۆ ئەوەی پابەندی سزاکانی سەر ئێران بن و پەیوەندیەکانیان کەم بکەنەوە و لە لایەکی دیکەشەوە هەرێم پەیوەندیەکی استراتیژی لەگەڵ ئێران هەیە و ناکرێت پابەندی سزاکان بێت. لە دوای هاتنە سەرکاری دۆناڵد ترەمپ لە سەرەتای 2017 گرژیەکانی ئێران و ئەمریکا زیاتر بوون. جگە لە کشانەوەی ئەمریکا لە ڕێکەوتنی ئەتۆمی وڵاتانی 5-1 بە دوو قۆناغیش سزای ئابووری بەسەر ئێراندا سەپاند و سزاکانیش کەرتی نەوت و وزە و کەرتی بانک و کانزاکان و چەند شتومەکێکی دیکەی کردە ئامانج. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز، سوپاس بۆ میوانەکانمان کاک معتەسەم بەخێر بێنگە لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بەوەی کە هەم بەرپرسانی ئێران و هەم ئەمریکاش باز لەوە دەکەن کە شەڕیان ناوێت. ئەم گرژیانە چین کە ئێستا لە ناوچەکە هەیە و ئەو شەڕە لێدوانە بۆ چییە؟ بەڵێ سەرەتا دەستخۆشی لێکەم بۆ بەرنامەیە. پێم وایە مەسلەی شەڕ دەرمەنجامی ئیرادە نییە، ینی ئیرادەی هەردوولا بێگومان هیچ کەسێک شەڕی ناوێت، شەڕش لە بەرژەوەندی کەسانیە. بەڵام کاتێک کە بەرژەوەندیەکان ناکۆکە بنیان پەیوەندیەکان بە شێوەیەک تێکەچێ ئیتر بواری دانوستان زۆر تەسکەبێتەوە یان ئەوەتانەیە هاوسەنگی هێز کە تێکەچێت ئەو کاتە بۆ سەر لە نوێ دروستبوونەوەی هاوسەنگی هێز شەڕ دەبێتە بەدیل. هەندێک جار خۆی وایە، هەندێک جار ئیرادەی یان حیساباتی هەڵەی لایەنەکان، ینی لایەنێک وا حیسابی بۆکە کە تەقدیراتی بۆ شەڕەکە چۆنا، ئەوە ئەبێتە هۆی ئەوەی کە شەڕ دروست بێ. شەڕ لە دەرەنجامی ئیرادە نییە، ئەگەر ڕاستە ئێستا هەردوولاکان نایەنەوێ. ئێستا ناکۆکی نێوان ئەمریکا و ئێران گەیشتۆتە ئاستێکی زۆر خراپ، پەیوەندەکانیان بە شێوەیەکی خراپ تێکچووە. ئەوەی کە ئەمریکا ئەوەیان مەرجەکانی ئەمریکا لەسەر ئێران چییە، ئێران چیەوێ؟ ئێران دوو ئیستراتیژی دژبەیەکن، ئەوەی لەم ناوچە بەتایبەتی ئەو خاڵی پێکدادانە کە ئێستا لە عێراق و لە وڵاتانی بەتایبەتی هەندێک وڵاتانی خۆرەڵاتی ناوەڕاست سووریا لبنانە گەیشتۆتە حاڵەتی پێکدادان بەرژەوەندیەکان. استراتیژی ئێرانی بەرەو فراوان خوازی و کەوانەی تەواوکردنی هیلالی شیعی، کەوانەی شیعی کۆنتڕۆڵکردنی خۆرەڵاتی ناوەڕاست لە هەمان کاتە بۆ ئەمریکیەکان کە لە استراتیژی سەرەکی ئەوانە ئەوەیە چەند خۆرهڵاتی ناوەڕاست و سەرچاوەکانی گاز و نەوتی سروشی
گازی سروشتی و نەوت کۆنتترۆل بکەن بە تایبەتی دوای ئەوەی کە رووسیا وەک هێزێکی گەورەی دنیا دێتەوە ناو هاوکێشەکە و هاوسەنگە کۆنەکە تێکە چێ دنیای تاکجەمسەری ئەمریکا نامێنێت و دنیایکی فەرەجەمسەری دروستە بێ و سەر لە نوێ دابشکردنەوەی زەوی و ناوچەی نفوس لە نێوان لایەنەکانە دروستە بێ عێراق بێتە خاڵێکی زۆر گرنگ بۆ ئەمریکیەکان کە زۆر ئەستەمە بتوانێت بەس وەکو جەنگ ئەگەرێکی دوورە وایە من پێم وایە جەنگ بەو شێوەیە کە باس بکرێت ڕاستەوخۆ ئەمریکا و ئێران لە یەک بدەن بەو شێوە دروست نابێ بەڵام بەدیلەکانی چیە ینی ڕەنگە شەڕ لە نێوان وەکالەکانە بێ ینی بوویان ڕەنگە مثلەن بۆ نمونە لێدانی ئەمریکا تەنها لەو کەشتێنەوتانە بێ کە نەوتی ئێران ئەیگوازنەوەیان بۆ ئەوی گوشەرابوورەکە بەهێز کات و ناکۆکی و کێشەکان بخاتە ناو ئێرانەوە کە ئێران بۆخمان دەزانی کۆمەڵی کێشە و گرفتی هەیە ئێستا چەندین لایەنی ئۆپۆزیسیۆن لە ناو ئێران هەیە بە دیوێکی ترەوە ڕەنگە شەڕ لە نێوان سعودێ و ئەو حرەکانەیە دروست بێ ئێستا ئێران کۆمەڵێک لایەن هێزی هەیە لە ناوچەکەیە لە دەروی سنوورەکانی خۆی وەکو هێزەکانی حەشدی شعبی وەکو هێزەکانی حیزبوڵای لوبنانی وەکو حوسیەکان وەکو ئەنی ئێران ئەمڕۆ وەکو جەبهەیە کەڵسوکەوتەکە جەبهەیەکی شیعی کامل یانێ ئەو حرەکەیەکی عەقایدی بڵێن سەورەیەکی عەقایدیەکە ئەم حرەکانە یان ئەم حیزبانە ئەم ڕێکخراوانە لە ڕووی عەقیدیەوە وابەستەی ئێرانن و ئامادەن بە هەموو شێوەیەک شەڕی ئێران بکەن کاتێک کە مەرجەکانی ئەمریکایان استراتیژی ئەمریکا شیەکەیتەوە کە لەوەیە چڕە بێتەوە چۆن ئێران لانی کەم لە قۆناغێکەکەمە لە عێراق کاتە دەرەوە لە کۆی ئەو 12 شەرتەی کە داینەوە زۆری مەرجەکە چینەوەی کە ئەمریکا بۆ ئێرانی داناوە 12 مەرجەکە تقریبا ئەتوانم بڵێم سەرەکیەکان ئەگەر دابەشی کەیسێ ئاراستەیە دوو ئاراستەی سەرەکیە یەکێک لەو 12 خەڵە لەسەرەوەیە کە ئێران دەبێت ئەو هاوڵاتیانی ئەمریکاویانەوانی کە دۆستی وڵاتانی دۆستی ئەمریکان کە گیرامرە ئەگینا یان زەمەرجەکێکی زۆر هاوڵاتی گیراون بڵێن ئەوەی چێک لە مەرجەکان تایەتی دیارە بۆ شێوەیە لەو مەرجانە حەوت مەرجی لەسەرەوەیە کە ئێران چۆن لە ناوچەکانی دەوروبەر دەرکرێ هەنی بە هەموو شێوەکان ئێران باسانی وا بۆ نمونە ئێستا لە عێراق باز لەوە دەکرێت کە عێراق 4 پایتەختی بەدەستەوەی بتوانێت مەسەرەن دەستبەرداری ئەو ناوچانە پێشتر وەکو ئاماژەم کرد مەسلەی فراوانخوازی بۆ سەورەی ئیسلامی تەزدیرکردنی ئەو سەورەی کە خۆیان قەنەعەتیان پێیە لای ئەوان استراتیجە من پێم وانە ئێران بە ئاسانی بۆی دەرباز بێ بەڵام هەندێک جار کە کار بگاتە ئەوەی کە جەسەدەکە کە لەشەکە خۆی بکەوێتە مەترسیەوە ینی ئێران بکەوێتە مەترسیەوە پێم وایە دەستبەرداری لایەنەکانی ویان لەم قۆناغام پێم وایە گەر ئەمریکیەکان شەڕەکان ڕەنگە ڕەکەم یەکەم هێز لێ بدەن هێزەکانی حەشدی شعبی بێ کە ئێستاکە دەبینی تەسریحاتیان زۆر دژی ئەمریکایە و ئەمریکاش زۆر ئەوانی کردوتە ناو چوارچێوەی حیزبە تیرۆریستەکانە و زۆر بە ئاشکراش ینی ناویان هێنێکە ئەمانە بێ نەمێنن بۆیە من پێم وایە لە ئێستاە ئەگەری شەڕ ڕەنگە ئەو ئاراستەیە وەرنەگرێت کە شەڕێکی مباشر هەردوو لا بگرێتەوە سپاس دەکەم دەتەگەرم و لای بەڕێز دەگەر بچینی هەورێ لای دکتۆر سامان دکتۆر زۆر سپاس بۆ بەڕێزیشتان سەبارەت بەوەی کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو کشانەوەی بەشێک لە کارمەندانی هەم باڵۆیزخانەی ئەمریکا لە بەغداد هەموو کونسوڵخانەشیان لە هەولێر هەبووە کشانەوەی کارمەندانی کۆمپانیای ئۆکسۆمۆبیلیش هەبوو لە ناوەڕاست و باشووری عێراق هەڵپەساندنی ڤیزەش هەبوو بۆ ماوەیەکی کاتی ئەمانە دەرەنجامی چین ئەم ڕێکارانەی کە ئەمریکا لە عێراق گرتوونیتە بەر سڵاو بۆی و بەڕێز سڵاو بۆمیانە بەڕێزەکە و بینێرانی پەیام طبعا ئەمریکا زۆر جددیە لەسەر فشارەکەی لەسەر ئێران و پیشانیشیە نەوەکو هەر بە قسە و یان بە فشاری ئابووری هێزێکی بە قووەتی هێناوتە ناوچەکە کە زۆر جددیە لەسەر ئەوەی کە ئێران ڕازی بێ بەو 12 نقطەی کە بۆی داناوە لەبەر ئەوە هەموو احتیاطاتی بۆ خۆیەکە ناوێ ئەو سینارەی کە لە تەران دروست بوو لە 79 دروست بێتەوە جارێکە ئەو سیناریۆیە و پامی بە قووەتی یاوەتە ئێران کە ئەگەر هەچ شوێنێکی مەساڵحی ئەمریکا لە هەر شوێنێک بێ زەرەر پێ بگەێنە یان لە بەخۆی و یان لە وەکیلەکانیەوە ئەوە ئێران مەسئولی یەکەمە بەرامبەر ئەو خڕوقاتانەی کە ئەو جیهاتانە بیکەم بەرامبەر ئەمریکا لەبەرەوە ئەمریکا ئەم جارە بەڕاستێتی و بێ ئێران
چاو بتروکێنێ بۆ ئەوەی مۆزوعەکە ئاسایی بێتەوە. ڕاستە لە هەفتەی پێشوو بۆ ئەم هەفتەیە ئەبینین زمانی دیبلۆماسیە زیاترە، بەڵام لەگەڵەوەشە هەڕەشەی تایە. وەکو بزانین ئمڕۆ وەزیری خارجیە بریتانیا شاتە سەرخەت کە ئەوانش پشگیری ئەمریکاکەن و دەوڵەتە ئەوروپیەکانیش قبولی ئەم تەوەسوعی ئێران ناکەن، یان ئەو مرجانەی کە دایەنێ بۆ ئەوروپا وەکشانەوەی کە ئەوێ بکشێتەوە لە اتفاقی ئۆتۆنۆمی. ئەمانە هەمووی فشارە ئێران ئێوەی بیخاتە سەر ئەوروپا بۆ ئەوەی یارمەتی بن کە لەگەڵ ئەمریکا. بەڵام ڕێگای دیبلۆماسی چەنەڵەکان ئیژەکە سویسرا لەلایەکە و ئیژەکە ڕئیسی سویسرا لە وایت هاوس بوو چەند ڕۆژێ لەمەوە پێش، وەلەو هیچ قسەیە نەکرا. ئەمان لەلایەکەوە خەریکە و عێراقیش خۆی خستۆتە ناوەوە. ئەوێ پیشانیا بۆ عالم کە ئێمە بەشداری ئەم شەڕە ناکەین، ئەمانەوە دووربین لەم شەڕە و بێلایەنەی لە بینی هەردوو لاوە ئەمانەوە ئاشتی ببێت لە ناوچەکە. بۆیە ئەم شتێککە کرد ئەم هەنگاوە بەس بۆ ئەوەیە بۆ عالم بزانێت کە عێراق بێلایەنە لەم شەڕە. بەڵێ بەس سەبارەت بەوەی کە وتم هۆکاری چی بۆ کوشانەوە پێدا بە ماوەیەکی کاتیە بەشێک لە کارمەندانی باڵوێزخانە و کونسوڵ و هەندێک بەنە کۆمپانیای نەوتی ئەمریکیش ڕێکارێکی کاتیە پێتان وایە هیچ مەترسیەکەی ئێستا لەسەر بەرژەوەندەکانی ئەمریکا چ لە عێراق بێت چ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بێت؟ وەکوتم ئەمە تەحزیهینێکی احتیاطی ئەیکات، فشار هەبێ یان نەبێ ئەمریکەکان ئەبێ ئەو احتیاطانێ بکەن. ئەوەی کە ڕوویان لە لیبیا لە وەکو وتم لە شوێنانی تر نابێ ڕووباتەوە، ئەبێ لە ئێستاەوە احتیاطاتی خۆیان بکەن. وەقتی بێ هەج وەکتێ بێ ئامادە بن بۆ هەموو حالەتێکی تەوارێ کە ڕوو بدا. لەوانەیە ئینشەڵڵا هیچ ڕوو نایە، بەڵام ئەگەر هاتوو ڕووبە ئەوە احتیاطاتیان کردووە. ئەم قونسلیانە سەفارەت کەم بۆتەوە عەدەدی بەس ئەو عەدەدەی کە ئیژە بابڕێگاوە و لە شوێنەکانی تریژە قونسلیەتەکەش هەروەها. هەروەها تەحزیری ئەمریکیەکانشیان کردو کە نێنە عێراقەوە. بەڵێ بەس سەبارەت بە دانوستان ئەوەی کەوتت کەناڵی دیبلۆماسیش هەیە ئێستا ئەوەی کە سویسرا ئەوەی باز لەوە دەکرێت کە ترامپ تەلەفۆنی خۆیدا بە بەرپرسانی سویسرا و بیدەمە بەرپرسانی ئێران بۆەوەی کە ڕاستەوخۆ پەیوەندی پێ بکەمەوە سەبارەت بە عەمان و عێراقیش کە مڕ عادل عەبدولمەهدی باسی لێو کە نێوەندگیری دەکەن. بەس پێ دوای ئێستا دانوستانی ناڕاستەوخۆ هەیە یاخودەوە کاری چێک کە دانوستانی ڕاستەوخۆ دروست نابێت ئەگەر ناڕاستەوخۆشە بێ ئێستا؟ ناڕاستەوخۆ هەیە جارێ نەگەشتۆتە حەدی ئەوەی کە بێ بە ڕاستەوخۆ و عەمانم نەوت عەمانم وت عومان سەڵتەنەی عومان ئەوان دائیمەن ئەو شتانە ئەکەن لەگەڵ سویسرا ڕئیسی سویسری خۆی لە وایت هاوس بوو چەند ڕۆژێ لەمەوە پێش و طبعا هیچ تەسریحێکی نایە. طبعا اقتراحاتی بردووە اقتراحات یەت و ئەڕوات، بەڵام دیارە نەگەشتوونەتە هیچ جیاتێکە تاکو ئێستا بۆیە ناڵەن هیچ مفاوەزاتێکەیە، بەڵام باوەڕ بکەم مفاوەزات چەند گەرم بێ مفاوەزاتیش لە ژێرەوە نەگەرمە. بەڵێ زۆر باشە. بەس عێراق وەکو خۆی دەتوانێت ئەم ڕۆڵە ببینێ ئەگەر عومانی بۆنە منە وەکو وڵاتێکی بێلایەن کە بەردەوام لە نێوان ئێران وڵاتانی عەرەبیشدا ڕۆڵی بینیوە ئەم دوو وڵاتە دەتوانن ڕۆڵ ببینن و عێراقیش خۆی دەتوانێت ڕۆڵ ببینێ؟ سویسرا دائما ئەو ڕۆڵی بینیوە لە هەفتەوە ڕۆڵی بین، عمانیش دەوری هەیە دائما لەو شتانە. عێراق ئەوێ خۆی پیشانە وەلو ناتوانێت هیچ ڕۆڵێ ببینێ چونکە تەئسیری خۆی تەئسیری ئێران لە ناو عێراقا زۆرە. ئەیانوەیەکێک لەو چۆنەڵێ قسانەی کە ناکۆکیەکەی لە بینی ئەمریکا و ئێرانەیەکێکی لەو دەوڵەتانەیە عێراقە خۆی عێراقا لەبەرەوە عێراق ناتوانێت خۆی بێبێلایەن دابنێت، بەڵام هەوڵەیات چونکە وکەلای زۆر هەیە لە ناو عێراقا خۆ دەزانی حەشدی شعبی و جیهاتانەی کە تەسلیحاتی خەتەریانەیە وەکو المهندس و عامری ئەوانە ئیمڕۆ شتێکی کە ئەڵێن مقتەدا و هەروەها عامری هاتن ئیمڕۆ ئەڵێن ئێمە دژی شەڕین نامانەیە شەڕ ببێ کەواتە زمانەکانی هەمووی گۆڕا. زمانی دیبلۆماسیەت ئێستا زۆرترە چونکە ئەزانن چۆنەڵێ زۆر گەرمە مەسەلەکە ئەوە هەواگەرمەی
کە لەسکیانە بۆ هەمووی دەرهات ئێستا گەشتونەتە سەر واقعەکە ئەبینن ئەم شەڕەش حەزەکەم بۆ جەناب ڕوونکەمەوە شەڕی دەبابە و سەرباز نیە ئەمە شەڕی تەکنەلۆژیایە اینجا چێ زەربەی هەوڵی لیا زەرە ئەوی تر تەواوەکات. بەڵێ سپاس دەکەم دکتۆر دەگەرم و لای بەڕێزت دواتر کاک مەتەسەم کەرم و لای بەڕێزت سەبارەت بەوەی کە زۆرێک باز لەوە دەکەن ئەگەرێکی لاواز ئەگەر شەڕ ڕوو بدات باز لەوە دەکەن کە لە عێراق مەسەرەن دەست پێ دەکات لە سووریا لە یەمەن لە لوبنان ئەگەر شەڕ وەکو ئەگەرێکی دووریش داوێن بەڵام ئەگەر ڕووبدا هەموو وڵاتانە دەگرێتەوە بێگومان یانە ئێستا کامەریکیەکان داواکە لە هاوڵاتیانی بکەڕێنەوە لەبەرەوەی پێوەز ئەو لەوە دڵنیایە کە ئێران دەستی لە زۆربەی ئەم وڵاتانە هەیە دواتر کۆنتترۆلی ئەو حرەکانە ناکرێنی کۆنتترۆلی ڕەنگە ئێران بۆ خۆشی بگاتە قۆناغی کۆنتترۆلی حەجدی شعبی و حوسیەکان و حزب الله بۆ نەکرێت بۆیە شەڕەکە ئەگەر شەڕێکی ڕاستەوخۆ بێ زۆر لەوە قوڵتر و زۆر لەوەش کاریگەری خراپتریە بێتەنانێت لە ڕووی ژینگەشەوە ڕەنگە تەواوی ژینگەی وڵاتانە تێکدات و ڕەنگە کاریگەری لەسەر ژینگەی جیهانی شەبێ یانی ئەمە هینێک نیە شەڕ بۆ ئاراستەی بۆ یان بۆ قەبارەی کە باسەکرێت کە ڕاستەوخۆ پێکدادانی نێوان ئێران و ئەمریکا دروست پێ ڕاستە ئەمە توان بڵێم هاوسەنگیەک لە هێزی سەربازیان نییە چونکە لە جەوهرە ئەم شەڕە شەڕی عەقیدە و شەڕی تەکنەلۆجیایە ئێران شەڕی هینێکە حکوومەتێ یان شۆڕشێکی عقایدی هەیە ئەوان ئەم حرەکانش کە پەیوەستن بە ئێران و عقایدین بەڵام ئەمریکا خاوەنی تەکنەلۆجیایەکی زۆر متەتەورە زۆر پێشکەوتووە ینی ئەوەی کە ئێستا ئێرانەکان شەڕی لەسەرەکەن یان لایەنگرانی سوورن لەسەر بەرگریکردن و ماناوە حەسەن نەسڕڵڵا ئەڵێ ئێمە ئامادەین تا مردن تا کۆتایی شەڕ بکەین بینی حەجدی شعبی بە هەمان شێوە هەڕەشاکە و گوێنادا بۆی چییە بێ ئەمە مەسلەی عقایدیە مەسلەی ئەو باوەڕەیە کە هەیەە بۆ شۆڕشەی کە خۆیانەیە بەڵام ئەم عقیدەیە چەندێک بەرامبەر ئەو تەکنۆلۆژیا پێشکەوتوی ئەمریکا سەرەگرێ خۆیەگرێ ئەمە دیوێکی تر چکەوەکو مامەستاش وتی ئەمە شەڕی نێوان سەرباز بە سەرباز نییە شەڕی سوپا بە سوپانیە شەڕێکی تەقلیدی نییە شەڕی لەوانەیە شەڕی سەواریخ بێت لەوانەیە شەڕی بگاتە ئاستی شەڕی پێکدادانی نەوەوی بۆیە ئەم شەڕە ئەگەر ڕووبدا شەڕێکی زۆر ترسناکە بێت زۆر وڵاتەکەوێتە ژێرەوە تەنها نییە بەڵام من پێم وایە خاڵی پێکدادانی سەرەکی عێراق بێت هەر ئەمەش ئێستا عێراقیەکان زۆر لەگەڵ ئەویان دانوستان دروست بێ زۆر هەوڵەدەن ڕێکەوتن دروست بێ ئەمە جگەلەوەی کە عێراق ناوچەی نفوزیە مەترسیی دروست بوو لەسەر بەژەوەندەکانی ئەمریکا کە پێشتریش لە ماوەی چەند بڵێن هەفتەی ڕابردوو وەزیری دەرەوەی ئەمریکا بەهێنی سەردانی عێراقی کرد زنی استراتیژی ئەمریکا لە منطقەیە چییە؟ ئەنی ئەمریکا هەروە بە خۆڕایی نایەت سەرباز بێنێ بۆ ئەم ناوچەیە و شەڕێ بکات دوای ئەوەی من پێم وایە دوای ئەوەی کە لە سووریا ئەمریکەکان پاشەکشێکن دەرەنجامی ئەوەی کە ڕووسەکان و بەشار ئەسەد ئەتوان دەوڵەتەکەی بەشار ئەسەد بێڵنەوە یان حکوومەتەکەی بەشار ئەسەد بێڵنەوە بەڵکو بە هێزی شکات کا قۆناغێکی زۆر ئەبینی لە ئێستاە زۆربەی ناوچەکانیان گردوێتەوە باتە دەرکردنە دەرەوەی ئەمریکا لە هاوکێشەکە لە سووریا کاتێک کە ئەمریکا لە سووریا دروستە بێ لە دنیای فرەجەم سەریا جارێتتر تەوازنی هێزە بێ دروست بێتەوە جارێتتر لە بەرامبەر ئەم هێزەی رووسایە دەبێ عێراق لە ڕووی ئابووریەوە عێراق هێڵی گواستنەوەی نەوت و غازی خۆڵهەڵاتی ناوەڕاستە ئەو ڕێگایەیە کە بەسێتەوە بە ئەوروپا لە ڕێگای تورکیاوە ئەگەر بێت و عێراقیش لە دەست بدا بەواتە دروست بوونەوەی ئیلالی شیعی وەکەوەی ئێرانەکان نەخشەیان بۆ یان خمکاندنی هەموو خۆڕڵاتی ناوەڕاست ئێستاوە دروست نەبووە هیلالەی کە ئێستاکە ئەمە کە دروست نەبووە بۆ شێوە بەینەی تا ئێستاکە لەبەرەوەی تا ئێستاکە هیچ ینی ئەو هیلالە شیعیە کۆنتترۆل نەبووە 100% لەلایەن ئێران پێدوانی ئەوە ڕاست بێ کە لەمە چوار پایتەختیان لە ژێر دەستدایە بەغدادە نازانم لوبنان دیمەشق سەنعایە ئەمە ڕاستە پایتەختەکان لە ژێر دەستی ئێرانایە بەڵام ئەم حکوومەتانە دەبینیان ئێستا ئەمریکا لە عێراقا بەهێزن تەنانەت لە ناو ماڵی شیعەیە دابەشبوونە بە نێوان شیعی ئەمریکی و شیعی ئێرانیا ئەم دابەشبوونە وای کردووە ئەوان نەتوان کۆنتترۆلی عێراق بکەن ڕێ لەگەڵەوەی کێنیان لە سووریاشە بەشێکی کورد و سونەکان ئێستا زۆر دۆستی ئەمریکان ینی تەنانەت سووریاشی بەتەواتی کۆنتترۆل نەکردەوە من پێم وایە
ئێستا ئەمریکا شەڕێکەکە شەڕەکەی ئەو ئامانجێکی استراتیژیەیە. استراتیژیەکە چییە؟ ئامانجەکەی ئەوەیە بێ ئێران بە هەر حسابێک بێ لە عێراق دەرکاتە دەرەوە، دەبێت کۆنتترۆڵی عێراقکە. ئەمریکا بۆ ئەوەی بتوانێت تەوازنی هێز ڕاگرێ، بۆ ئەوی وەکو هێزێکی گەورەی دنیا بمێنێ دەبێت خۆرهەڵاتی ناوەڕاست کۆنتترۆلکە. کلیلی خۆرهەڵاتی ناوەڕاست عێراقا. بۆچی عێراق؟ عێراق دڵی خۆرهەڵاتی ناوەڕاستەوە لە مەسەلەی کە مەسەلەی نەوتی هەیە یاخود پێکە جوگرافیەکەی ئێران عێراق ئەو دەرگایەیە کە هەموو نەوت و گازی خۆرهەڵاتی ناوەڕاستی لە ڕێگای واگەیەتە تورکیا کاتێککە سووریا لە دەسەدا هیچ ڕێگایەکی ترنامێنە جگە لەوەی کە لە عێراق بگاتە تورکیا لە تورکیاوە بە ڕێگای بەڕی مەسەن بگا بە ئەوروپا. لە هینی استراتیجیا لە حیساباتی استراتیجیا لە سەردەمەکانی کۆنا ناپلیۆنەڵێ عێراق دڵی خۆرهەڵاتی ناوەڕاستە، مەسر خاڵی ارتیکازە، هەر کەسێک بێوێرە خۆرهەڵاتی ناوەڕاست داگیر بکە دەبێت عێراق و مەسەر داگیر بکە، اینجا توانێت کۆنتترۆڵی ئەمە بکە. ئێستا ئەمریکیەکان لەسەر هەمان استراتیجێت لەسەر هەمان بۆچوون ئیش لەسەر ئەواکەن کە چۆن عێراق کۆنتترۆل بکەن، چۆن کۆنتترۆلی ئەم ناوچەیە بکەن بۆ ئەوەی بتوانن جارێکی کەوکو هێزێکی گەورەی دنیایی بێنەوە ناوچەکە ئێنەکانەکان. بەڵێ سپاس دەکەم دەتەگەرم وڵای بەرز. دکتۆر بگەڕین وڵای بەرزن سەبارەت بەوەی کە زۆر جا باز لەوەکەی کە جیاوازی هەیە لە نێوان دۆناڵد ترامپ وەکو سەرۆکی ئەمریکا کە زیاتر وەکو بززمانێک بیر دەکاتەوە لەگەڵ جۆن بۆڵتن ڕاوێژکاری ئاسایشی ئەمریکا سەبارەت بە ئەگەری شەڕ هیچ جیاوازێک دەبینێت چنە ناو ئیدارەکەی وە چ لە نێوان کۆماری و دێموکراتەکانیش و لە تەنات لە شەقامی ئەمریکیش بەرامبەر ئەم گرژانی لێوان ئێران هەیە؟ کۆی لە بینی کۆماریەکان و دموکراتەکان جیاوازیەکی زۆر هەیە. دموکراتەکان زۆر هەوڵی ئاشتێن و ترکیزە خەنە سەر ناوخۆ. ئەمریکیەکان کۆماریەکان بە شێوەیەکی گشتی بەحسی ئەمریکاکەن و قووەتی ئەمریکا و هێزی ئەمریکا لە دەرەوەی عالەم لەبەرەوە جیاوازیەک و بۆچوونێکیکەی وایە. مەسەلەی جۆن بۆڵتن و ترامپ ئەو جیاوازەنیە ڕاستە. جۆ بۆڵتن خۆی ڕاوەشکاری ترامپە بە قووەتەوە قسەکە چکە ئەو واجبێتی کە ئەو ڕاستیەکان بخاتە بەردەم، مەترسیەکان بخاتە بەردەمی ڕئیس و ڕئیس ڕێی خۆی ئەخیر لای ڕئیسە. طبعاً ئەگەر سەیری ئیدارەی ئەمریکی بکەی سێ سوچکەیە قسە ئەکا بەس. وەزارەتی خارجەیە پۆمپیۆ لەگەڵ جۆ بۆڵتن لەگەڵ ترامپە ئەبینی لێرە وەزارەتی بەرگری بێدەنگە ئیژەکە بە بێدەنگی چکا وەزیری دیفاع نییە جارەدان نەنراوە، بەڵام ئەم سێ سوچکەیە هەرسێکیان متفقن لەوەی چۆن معاملە بکەن لەگەڵ ئێرانە. ئەم سیاسەتەی ترامپ کە ئێوێ بیکا خۆی سیاسەتی ترامپ وەکو خۆوتێ لە کابراایەکە لە عقلی بزنزەوە هاتووە لەبەرەوە ئەو شەڕی ئابوووریەکە لە جیهانە و ئەم لە شەڕی ئابوووریە هێزێکی عسکری بە قووەتی بەپشتەوەیە. ئەمەی کەیکا لەگەڵ ئێرانە ئەوێ سەرچاوی ئابوووریەکانی ئێران وشکە کە وشی کرد بۆ ئەوەی نەتوانێ تەمویلی ئەو قۆڵانەی خۆی بکە لە دەرەوەی ئێران لە سووریا و لە لوبنان و لە عێراق و هەروەها لە یەمەن. ئەوێ ئەوە وشکاتەوە کە ئەوەی وشی کردەوە یان بیگەێنێتێ شۆڕشێکی برسێتی لە ناو ئێرانە وەکو زانی ئیسا تومەن لە بینی 8,000 بۆ 9,000 یاریەکە دراوەکەیان وای لێبێت کە خۆی دراو دروستکە ئەوە تەبع کاتەوە وەکو سەدامی لێت کە قیمەتی ئیتر زۆر زۆر کەمە بێتەوە نامێنێتە. لەبەر ئەوە ئێستا ترامپ زەختەکەی لەسەر ئێران ئەوەیە ئێران بۆیە کەوتۆتە ئەم تهدیداتوان و ئەم قسە زلانەکە ئیکا لەسەر ئەوەیە کە ئەزانێ لە ناوخۆی ئێرانە کوڵاوە، یعنی جگەل لەوەی قۆڵەکانی کە پاران بۆ کەمچۆتەوە کەمەچێت ئێستا لە ناوخۆی ئێرانیشا وەزئی خەڵک زۆر زۆر خراپە. اینجا ئەمریکا ڕیهان لەسەر دوو شتەکە، یەکەم وەزئی اقتصادی، دووهەم ئەوەیە کە ئەو هێزە سەربازیە بە هێزێک هێناوتە ناوچەکە و هێزێکی گاڵتەی پێناکرێ. ئیبراهیم لینکن 4 سەرینەوەوی پێیە قەنابلی زۆر بە قووەتیان هێناوە B-12 لە قەتەر قەنابلی تازەی پێەیە کە جگەل عینەن قومبەلەینەوەی وایە قووەتەکەی قومبەلەینەوەی نییە بەڵام قووەتی ئەو عینەوەی دوو جار زیاتریشە لەوەش. لەبەر ئەوە تەماشاکەی ئەم شەڕە شەڕێکی بەهێزە بێ، بەڵام من بە قەناعەتی شەڕ نابێت و حەلە بێتەوە، بەڵام ئێران ئەبێ بە مرجەکانی ئەمریکا ڕازی بێت. بەڵێ بەس دکتۆر بەڵێ
وەکو ترامپ وەکو خۆی پێ دوایە لەبەرەوە شەڕی ناوێت کە ینی بۆ نمونە پێ وایە کە پارە زۆر سرف دەکات لەم شەڕە چکە بازەوەکێک کە لەگەڵ وڵاتە عەرەبیەکانی ژێستە بۆ نمونە هەموو ئامانجیەوەیە کە پارەیان لێوەرگێ وەکو پێشتر وتووی کە سعودی وەکو مانگایەک دەدۆشن. خۆی وەکو وتمان کابرا ئەوێ تەوازونێکی اقتصادی پیا بکات ئەڵێ من حرەسی دنیانیم هەچ کەس بێ حراسەتی بکەم بێ پارەم باتە هەتاکو لەگەڵ حەلیفەکانی خۆی لە ئەوروپا لە ناتۆ تێک چوو لەسەر ئەو مۆزوعی بودجەی ناتۆ کە ئەمریکا زۆریە ئەوان نانە ئێستا هەموو پارە خەنەوە بودجەی ناتۆ بە متەساوی چکە ئەبێ پارە هەموو ساڵێک بخرێتە ئەو بوجەوەی بۆی ناتۆ حەلیفە هەموو حەلیفەکانی خۆی لەگەڵ سینە مەشاکیلی اقتصادی هەیە ئەوەی کەنەدا و مەکسیکی حل کرد یعنی ئەبێ ئەو مەشاکی لە بوجانە بۆ ئەوەی اقتصادی ئەمریکا بەهێزکە ئیمڕۆ ئەمریکیەکان سەیری چەکەن سەیری ئەوەکەن چی ئەهەیە سەر مێزی ناخواردنەکانیان لەوێ ئەڵە کوا وەرز دە بیف یعنی کوا گۆشتەکە لەکوێیە ئەو ئەمریکیەکان بەخیاڵانە نایە چی ڕوویان لەم ناوچەوانە بەڵام بەخیان اقتصادی خۆیان چیان لاتە وەزعی ئەمریکا ناوە ئیمڕۆ وەزعی بێکاری لە ئەمریکا بۆ بە 3.6 ئەنفلێشن هاتۆتە خوارەوە یعنی وەزعی اقتصادێکی بەهێز هەیە و هەڵی کار زۆرە بۆ هەموو کەسێک کە ئیشکا لە ئەمریکا لەبەر ئەوە تەماشاکەی اقتصادەکەی بەهێز کردووە و توانیوێتی لەو هەنگاوە بەرز بێ بەڵام ئەمەی ئێران زۆر مهمە حەزەکەم ئەوە بڵم زۆر مهمە بۆ انتخاباتی 2020 کە ئەم جەولەیە لەگەڵ ئێرانە بەرێتەوە. بەڵێ سپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دوای ناوبڕەکە دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵمان بمێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. گەڕان بە دوای تامێکی نایابوو بوونێکی جیاواز تەنها لە ئالیندا بەدی دەکەین. بەرووبوومی ئەم ڕەنگانە خۆشترین تام و بۆن دەبەخشن. باشترین جۆرەکانی بەهارەت هەڵدەبژێرین و کۆی دەکەینەوە. ئاهەنگی خۆشترین تام و بۆن دەگێڕین. ئێمە تەنها بە بازووی خۆمان باشترین بەرهەمدێنین. لە هەموو وەرزەکان لە هەر کات و شوێنێک تەنها ئالین. ئالین هێمای سەرکەوتن. لە دەستپێشی ڕۆژدا کوبێک چای مەلیک پڕت دەکات لە وزە لەسەر کار و لە کاتی پشوو تەنیا کوپێک چای مەلیک باسە بۆەوەی بە درێژایی ڕۆژ ئاسوودە بیت. چای مەلیک بە هەموو جۆرەکانی بۆندار و بێبۆن و هێلدار با کێشی جیاواز لە بازاڕەکانی کوردستان و عێراق بەردەستە. کۆمپانیای بورهان خاوەنی فەرمی چای مەلیکە. کۆمپانیای بورهان هەرزانی لە نرخ و بەرزی لە کوالێتی. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنیت؟ بێگومان نەخێر فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسڵوجە و زەرگوێز. فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکتر سڵاوتان لێبێت بەڕێزان. کاک مەحتەسەم گەرم و لای بەڕێز سەبارەت بۆی کە باز لەوەکەی کە ترامپ هەموو ئامانجیەوەی کە ئێران ڕابکێشتێتە ناو ڕێکەوتنێکی نوێ جیا لەو ڕێکەوتنامە ئەتۆمیە. پێ دوای ئێران چێتە ژێرباری ئەو پرسە؟
من پێم وایە ئێران ناچارە بچێتە ژێرە پرسەوە لەبەرەوەی یەکەم تا ئێستا گەر بگەڕێنەوە سەرەوەی ئەوەی کە ترامپ پێوێ لە ئێرانەکان ڕوخانی ڕژێمی ئێران نیە گۆڕینی سلوکی ڕژێمی ئێرانە لەم ناوچەیە ئەوەی کە ترامپ پێوێ دەرکردنەوەی ئێرانە لەو هێزان لەو شوێنانی کە ئەو زیاد لە حەدی خۆی پەلی کێشاویان مەسلەی ئەتۆمیش بەشێکە لەوەی کە ئێران دەبێتە مەترسیە بۆ سەر بەرژەوەندەکانی ئەم وڵاتە و ئەمریکا و بەرژەوەندی دۆستەکانی ئەمریکا وەکو سعودیە و قەتەرە و ئەو وڵاتانی تش بە تایبەتی ئیسرائیل و ئەو وڵاتانە من پێم وایە ئێران بۆچی قبوڵەکە ئێران ئێستاکە بەرگری لەواکە لەبەرەوەی لە قۆناغی دووەما دوایەوەی کە دەست و پێکانی ئێران لێ بکرێتەوە گەر بێتەوە وەکەوەی کە دێت حەشدی شعبی خاتە ناو گروپی تیرۆرە و لە ناوی بدات دواتر ئەکەوێتەوە ناو ئێران لەبەرەوەی ئێستا بینی لە ئێرانە کۆمەڵی ئۆپۆزیسیۆنەیە لە بلوشەکان ئێستاکە عەرەبەکان لە ئەحوازەوە کوردستانە ئازەریەکانە جەیشل ئیسلامەیە مجاهدی خەڵقە یعنی ئێران حاڵەتێکی خراپی هەیە لە ناوخۆوە بارودۆخی دەگەل لە ڕووە اقتصادیەکەی لە ڕووە سیاسیەکەی و لە ڕووە کۆمەڵایەتەکەش یا وەزعی زۆر خراپە ئەوەی کە ئێرانیەکان پێم وایە لە دوایین قۆناغا بۆ ئەوان زۆر شۆکێک بوو ئەوە بوو کاتێک کە هەڵوێستی پوتین یان ڕووسەکان کە بەرامبەر بەوەی کەوتیان ئێمە ناتوانین ببینە ڕزگارکەری هەموو خەڵکێک کەواتەی ئێمە ڕاستەخۆ ناینە و شەڕەوەکەوەی چۆن دیفامان لە بەشارەسەد کردو دیفاع لە ئێران بکەین دواتر تەمەی ئێرانیەکانەکەن ئەڵێن مەکشێنەوە لە ئۆتۆمێکە ینی لێرەیە ڕووسەکان شەگەن ئەو قەنەعەتەی کە مەسلەی عێراق و مەسلەی ئەم مەرجانەی ئەمریکا مەسلەیەکی جددیە ئەمریکا تەنەزولی تێناکە دەکرێت بۆ نمونە ئێستاگەر نەوتیش باز دەکە کە ئێران بەدیری هەگەر نەوتەکەشی نەڕوات چکە باز لەوەکە کە نەوتیان کردو بە لە 135 بودجێ ئێران پشت بەداهاتی دیکە بەسن پێ دوایە چکاندێک بازۆکەن تا ترامپ لەم خۆ لە سەرکار بێ گفتوگۆ ناکرێ سەرش لەسەرەوە هەیە بەڵێ من پێم وایە ئێرانەکان ئێساکە بەدیلێکیانەیە ئەگەر بێت و تا ئێساکە بەدیلی ئەوان مەسن یەکێتی ئەوروپایە رووسیا سینە دەیانوێت کەناڵێکی تر بکەنەوە بۆ پەیوەندیکردنی ئابووری و سیاسی بەتایبەتی کە ئێستا دنیایەکی تر جەمسەری تر دروستە بێت سین وەک جەمسەرێکی تازە دروستە بێ ڕێکخراوی شەنگێن خەریکا بێتە منافسی یەکێتی نەتەوە یەکگرتووەکان ئەو ڕێکخراوانی کە لەوێت دروستە بێ برێسکە بێتە بەدیلی بانقی نێودەوڵەتی ینی قۆناغێک هەیە بەرەو دنیایەکی تازە گۆڕانکاری لە ستمی سیاسی گۆڕانکاری لە هاوسانگی هێزە ئێران چاوی لەوەیە لەم گۆڕانکاریە نەیسەر ئێرانەکە ڕاستەخۆ بچێتە شەڕێکەوە لەگەڵ ئەمریکایە باجەکەی ڕەنگە زۆر قرس بێ ڕەنگە حکوومەتی ئێرانی بڕوخێ ڕەنگە زۆربەی ئەم ناوچەیە گڕ بگرێت و کاگەتەکە ئەمریکیەکان سوور بن لەسەرەوەی کۆکۆ بینین کە بە بەردەوامی دێنەوە ناو عێراق و دێنەوە ئێستا ئەمڕۆ بڕیاریاندا کۆنگرس بڕیارەدا کە ئەمریکا لە سووریاش نەکشێتەوە چەندین قاعیدەی ترەکاتەوە لە ئیمارات و لە قەتەڕوانە خۆی بە هێزەکات کەواتە ئەمریکا استراتیژی ئەوەی هێندر نەچێتە دەرەوە لە ناوچەیە بمێنێتەوە ئێرانیەکان هەڵبژاردەی شەڕ بووان خورسە ڕەنگە دەرەنجامەکەی زۆر خراپێ ڕەنگە ئێست لەم قۆناغەیە بیر لەوەکەنەوە بەدیل بدۆزنەوە پێش هەنی لە نێوان دانوستان ئێران ئێستاکە بەسەوەکەین لە نێوان دانوستان لەگەڵ ئەمریکا کە ئێرانەکان تا ئێستا پێیان وایە دانوستان بە واتای تەسلیم بوون چونکە ئەمریکا واز لەو مەرجانەی خۆی نایەنە لە مەسلەی ئەتۆمێکە مشاعاتی نەوەویە تەنەزرەکە چکە بووە بە پرسێکی جیهانی ئێستاکە لە ڕێگای نەتەوە یەکگرتەکانەوە ئێران ئیجبارەکە کابێ ئەو مشاعاتی نەوەیانە لە ناودا لە مەسلەی کشانەوەشی لەم ناوچەیە لای ئەمریکیەکان بووەتە استراتیژ دەبینی ڕاستەوە خۆی ینی هەڵسوکۆر لەگەڵ ئەو ڕێکخراواناکە کە سەر بە ئێرانە بۆیە بەدیلەکەی ئێرانەوەیە لە نێوان تەسلیم بوونوانە بێت دەرگایەکی کە بکاتەوە حکوومەتم ڕێگا لەگەڵ لە ڕێگای پەیوەندیکردنی لە یەکێتی ئەوروپاوە لە دواییان پەیوەندیکردنی بە ڕووسیا پێدواگە بستنە و توێژر ئەم جارش وەکو پێشتر قازانج دەکەن کە لە ڕێکەوتنامە ئەتۆمیکە لەگەڵ ئۆباما قازانجێکی زۆریان کرد من پێم وانە ئەوەی کە کراش ئەوە حیساباتی ئەوانیان بۆ کرد ڕەنگە بارودۆخی جیهان ئەوەی ویست بێت کە ئەو ڕێکەوتن نامەیە بەو شێوەیە بکرێت لەو ماوەی بە درێژایی ئەو ماوەیە شەڕ لەسەر ئەوە بۆ ئایا ئەمریکیەکان ئەتوانن بەشار ئەسەد بڕوخێنن ئەگەر بەشار ئەسەد بڕوخانە ڕەنگە ئەوەندە بەلایەنەوە گرنگ نەبووایە ئێران لە عێراقا دەستی هەبێت یان بیان توانێت بە چەند ڕێگایەکی کە ئێران ناچار بکەن سنوورێکی بۆدانە لێرنەوە بەڵام کاتێ کە شەڕەکە لە کێوە تونە بێت یان پەیوەندیەکانی نێوان ئەمریکا و ئێران کەی زۆرەگاتە حاڵەتی
جدی لەو کاتەوە کە بەشار ئەسەد ئەمێنێتەوە کە بەشار ئەسەد جارێکی تر دێتەوە ناو معادلەکان و ڕووسەکان و بنکەی تەرتوز وەکو بنکەیەکی سەربازی گەورە دروستە بێ لە هەمان کاتیشا ئێرانیەکان دێن ئەبنە هاوکار بۆ ڕووسەکان و بۆ جەبهەیەکی تر ببوورە دروست بووە لە نێوان لە بەرامبەر جەبهەی ئەمریکای. سپاس دەکەم دکتۆر گەرم و لای بەڕێز سەبارەت بە ڕۆڵی سعودیە و ئیمارات و ئیسرائیلیش لە ناکۆکیەکانی نێوان ئێران و ئەمریکا چییە؟ پێ دوای هەندێک لەوانە خوازیاریەوەن کە شەڕەکە لە نێوان ئێران و ئەمریکا بەرپا بێت؟ بینە سەر ئیسرائیل خوازێتی ئەو مەسلەی نەوەیەکە نێڵێت بۆ ناژێڵێ بە هیچ نوعی ئەمریکا بێ بە قووەتێکی نەوەوی و ڕوونیشی کردوتەوە بۆ رووسیا بۆ سین بۆ دەوڵەتەکانی ئەوروپا ئەڵێ ناڵم بە هیچ نوعی ئێران ببێ بە ساحەتێکی دەوڵەتێکی نەوەوی بە نسبەت دەوڵەتە عەرەبیەکانەوە ئەوان مەترسیان هەیە لە چۆنەڵی شۆرشی ئیسلامی بێنێتە خیتابی شیعی بێنێتە ناو دەوڵەتەکانیانەوە ئەوە بینیمان لە بەحرێن چەند ساڵە لەمە پێ چی ڕوویە لە سعودیە چەند جارێک شت ڕوویە ئەمانە هەمووی ئێران ئەوێ شیعە لە ناوچەکە هەمووی بەهێز کات و بتوانێت نامەی شیعەزم لە ناوچەکە زۆر بەهێز کات بەڵام ئەمە مەترسێکی گەورەیە بۆ ئەو دەوڵەتە عەرەبیانە لەبەر ئەوە زۆر پشگیری ئەوەکەن کە ئێران بتوانن ئێران دەوری ئێران لە ناوچەکە زۆر زۆر زەعیفکەن بۆ ئەوەی نەتوانێت چۆنەڵی شەڕیان لەگەڵا بکەیان بەهێز بن ناوچەکە مەساڵحی ئەوان لە خەتەرا بێت. بەڵێ بەس بەرز باسی ترامپت کرد پێ دوایە وەکو بانگەشتێکیش بۆ هەڵبژاردنەکان بەکاری دێنێت کەوا بڕیارە ساڵی داهاتوو بەڕێوە بچێت کۆتایی ساڵی داهاتوو؟ خۆی بەڵێ ئەمە زۆر شت هەیە کە ترامپ طبعا لە انتخاباتی داهاتووە خۆشی طبعا خۆ دەزانی لە ئەمریکا معارەزەش هەیە ینی ئەوە نییە بڵێ لە بەرەوەی اقتصاد تەواو ببوێتر معارەزەنی بەڵام معارەزەیەکی بەقوتیشی هەیە لە ناو ئەمریکا خاستن کە داوای ئەو دیوارەکە کە دروستکە کە نایڵە لاجئین بێنە شەرت و شروتی بەقوتی داناوە لەسەر ئەو کەسانەی کە هێنە ئەمریکا قبوڵەکرێن وەکو مهاجیرەکان لەبەرەوە دژایەتێکی زۆری هەیە چونکە ئەمریکا خۆی وڵاتی مهاجیرەکانە ئەچنە ئەو وڵاتە لەوێ ئەبن بە ئەمریکی و وڵات خەریکی و ئیش و کاری خۆیان نەبێ. ترامپ ئەوێ بەشێک دابنێ لەو یعنی ئەو کەسانە نێنەوە لەبەرەوە لە عانی انتخاباتە یەکێک لە چۆنە شەرتە ئەساسەکانە دووشتە بێ ئەوەیە کە مەسلەی اقتصاد ئەوە زۆر بەقوەتە و خۆشە زانێگەر اقتصادەکە وا بڕوا ناکەم کەس لێی بەرێتەوە لە انتخاباتە چونکە وەکو بزانین ئەگەر لە بریتانیا بێ لە 1970 جۆرج بوشی باوک نسبەی شعبێتی لە ئەمریکا 86 بوو بەڵام لە 92 انتخاباتی دۆڕان چونکە وەزع اقتصادی خراپ بوو لەبەرەوە وەزع اقتصادی دەورێکی بەهێزەبی لێ ناخوا ئەمە بۆ ئەوەی ئێران زۆر گرنگە ئێران و سینیش هەروەها کە بتوانێت دەستکەوتی باشی هەبێت وەکو وعدی بۆ لە انتخاباتە وعدەکانی تقریبا هەمووی هێناوەتە دی وتی کە بوو بە ڕئیس من لە ئیتیفاقی نەوەوی ئێمە دەرەوە هاتە دەرەوە وڵا بێ ئێران مەرجی تازەی بۆ دانابێ و مەرجانە قبولکە اینجا ئەم مەرجانە ئەم دوانزەیە ئەولەویاتەکانی چۆنە بێ چەنی تطبیقەکرێ چەنی تطبیق ناکرێ بەڵام ئەمریکا واز نایەنێ لە ئێران وەکو خۆی منێتەوە بەهێز بێ بەم شێوەی کە ئیستاهەتی ئەوە زەرەری لیا لە انتخاباتی داهاتوە. بەڵێ زۆر باشە بەس سەبارەت بە بەرژەوەندەکانی ئەمریکا زۆر جارم بۆ نمونە ڕووسانی ئەمریکا باز لەو دەکەن کە بەرژەوەندەکانیان لە خۆرەڵاتی ناوەڕاست دەکەوێتە مەترسیێنی بەرژەوەندەکانی ئەمریکا بۆ نمونە چییە لە خۆرەڵاتی ناوەڕاست یاخود ژمارە هێزیشان دیاری کراوە لە خۆرەڵاتی ناوەڕاست؟ ژمارە هێزیان ترخان نەکراوە بەڵام بڵێ اقتصادیان هەیە علاقاتیان هەیە لەگەڵ ئەم دەوڵەتە عەرەبیانە نەوتی دنیا ناڵم سەی 25 بۆ سەی 30 لەم منطقەیەوە دەرەچێت و یەدەیکی عالەمی لە سعودیە و عێراق و ئێرانە سێ دەوڵەت لەم دەوڵەتانە یەدەیکی نەوتی عالەم لای ئەوانەوێنێ ئەمانە بچێتە ژێر دەستی ئێرانەوە بەقوترین هێزی
چۆنەڵێ ئابووری ئەبێت ئەمە نایڵن ئەم شتە ڕوو بدات لەبەرەوە سعودیە عێراق بۆیە ناکۆکی گەورانێ لەسەر عێراق خۆ نەوتی عێراقیش خۆ خەڵکەکەی نییە نەوتەکەی دەورێکی بەهێزە بینێ لە ناوچەکە بۆ ئەوەی گفتوگوی لەسەر بکە شاراوانی شتەکانی ئەوەی کە سودمەندە بەڵام ئەوە نیە بڵێ بە بەلاژ وەریگرێت بە سعرەی کڕێتەوەکو ئەوەی لە سۆمۆ هەیە لە بازاری دەوڵەتیە ئەیکرێتەوە بەڵام مەقابلی ئەوە ڕاستە سلاحی پێفرۆشێ سلاحەکانی هەموو ئەمریکیە تارەی پێفرۆشێ شتی پێفرۆشیە مەقابلی ئەو نەوتەخۆ مقایزەیەک هەیە یعنی هەرەوە نیە لێ بکرێت و هیچی لێ نەکرێت نا مەقابلی ئەوە سلاحی زۆری پێفرۆشێ شتی باژێ بەڵام ئەو تجارەی عامەکەی ئەو قورسایە نییە جارە وەکو با بڵێن هەر لەگەڵ ئیقلیمی شاگەر بەحسی بکەین حجمی تەبادلی تیجاری لەگەڵ ئیقلیمی کوردستان تقریبا 500 میلیۆن دۆلارە کە هیچ نییە مەقابلی ئەوەی ئێرانیان تورکیا هەیەی لەگەڵ ئیقلیمی کوردستانە لێرەشە حەزەکەم ئیشارەت بەوە بکەم کە هەرێمی کوردستان زۆر گرنگە کە سیاسەتێکی بێلایەنە وەربگرێ ڕابگرێت لە ناوڕاستە و بڵێ ئێمە پابەت دەبین بە سیاسەتی حکوومەتی ناوەند پابند بوو بە حکوومەتی ناوەند ئەو زەختەی کە لەسەرێتی لە هەردوو لاوە زەختەکە کەمە بێتەوە لەسەر هەرێم و علاقاتی باشە بێت لەگەڵ هەرێم و لەگەڵ ئێرانیشە و لەگەڵ ئەمریکیشە لە بیریشمان نەچێ ئێران کە لە عانێ ڕفرەندەمە هەموو دەرگا و پەنجەرەکانی لێداخستین و ئاسمانی لێداخستین بەڵام لەگەڵ ئەوەشە ئێمە ئەو دژایەتی ئێران ناکەین و ئەمانەوە دۆستێکی باش بین دراوسەیەکی باش بین و علاقاتمان باش بێت و هەروەها لەگەڵ ئەمریکا بەڵام ئەوشتان لێ نەبێت دەوری تورکیاش لە ناوچەیەشە بە هەند وەرگرن چونکە دەورە بینێ رووسیا دەوری رووسیاشتان لەبیر نەچێ رووسیا سین تەدەخل ناکە بەڵام لەوانەیە رووسیا دەوری هەبێت وەلو سین ئێستا ئەوە زەختێکی تیجاریش بخاتە سەر ئێران ئەمریکا عەفوەن بەڵێ سوپاس دەکەم دکتۆر کاک متەسم گرم وڵای بەڕێز سەبارەت بە گفتوگۆ ینی پێ دوایە 2000 گفتوگۆ کە دەست پێ دەکات ینی گفتوگۆ یاخود ئەگەرێکی زۆر دوورە ڕێکەوتنێکی نوێ واژۆ بکرێت ئێستا چەند لایەنێکەیە هەوڵی ئەوادەن بێگومان گفتوگۆ دروست بێت لە نێوان عێراقی لە وڵاتانی بۆ نمونە بەرژەوەندی و هەموو گوتمان وەکوکێتە پێگەی هەمەوێتە جێگای مەترسی بۆ عێراقیەکان ئەم شەڕە هەم ناوچەی نفوزی هەم ئەمریکا هەم ئێرانشە هەردوو لا بەهێز لێران بۆیە ئەوانی چەکن لەو دەست پێشخەران و چەندی وڵاتی تری وەکو قەتەر و ئەوانی ترکە لە بەرژەوەندیانانی ئەم شەڕە بێ هەوڵی ئەو ناوەندگیریە وڵاتی شار هەیە هەوڵدا شارەکە دروست بێ بێگومان نەزانی چۆندان دێ وڵات هەیە بەرژەوەندیان لەوەیە کە ئێران لاواز بێت ئێران بەهێز وەکو سعودی وەکو ئیسرائیل وەکو زۆربەی وڵاتانی تر تەنانەت تورکیاش بۆ خۆی ئێرانێکی بەهێزی ناچکە ململانی نێوان سەفەوی و عوسمانی کە ئێستاکە لە نێوان شیعە و سنەیە دروست بێتەوە بێگومان ئەمەش هەر ئەوانی شەرپیان خۆش جار بەرپرسانی ئێران پێشتر هەڕەشی داخستنی گەروی هورموزیانەکە کە باز لەوە دەکرێت کە لە سەدا چل نزیکە لە سەدا چلی نێوتی گیانی پێدا تێپاڕ دەبێت پێ دوایە ئەمە بکرێت ئەزانی بینە سەرێک شتێک حەزەکەم ئەوە بە سەدحی هین نەبێ ئەمریکا عەقڵی سیاسی ئەمریکا لەوەیە چڕ نابێتەوە ئایا تەنها مەسائلی نەوتایە لە مەسایلی قسە ئەمریکا وەکووتمان ئێستا سەر لە نوێ دنیای تازە سیستمی سیاسی لەسەر ئاستی دنیا جارێتتر شکڵ وەرەگرێتەوە جارێتتر تەوازنی هێز دروست دەبێتەوە کە ترامپ دێتە عێراق ئەڵێ من دیوارێک دروستەکەم لە بینی عێراق و ئێرانە کە دێت دیواری لە دوای هەڵۆشان ڕوخانی دیواری بەرلین دیواری نێوان مەکسیک و ئەمریکا دروستە نێوان جنوبی ئیسپانیا و ئەفریقا دروستە بێت دیوار ینی دنیایەکی تازە دروستە بێ هاوسەنگی هێز جارێکی تر دروستە بێتەوە ئێستا لە قۆناغی دوای شەڕی جیهانی دووەمە چێ ئێستا جارێکتر معادلەتەکان بە شێوەیەکی تر داڕێژرێتەوە بە شێوەیەکی تر دابشکردن دروستە لەگە بگەڕێتەوە ساڵی نەوەتەکان کاتێک کە دنیای تاکجەمسەری ئەمریکا بوو لە ئەفغانستانەدا لە عێراقەدا کەس ناتوانێت ڕوبەڕووی بێستەوە بەتەنیا بڕیارەدا بەتەنیا جێبەجێەکە بەتەنیا بەڵام ئێستا جارێکی تر کە مەسەرەن ڕووسەکان دێنەوە ناو هاوچەشەکە بە شێوەیەکی تر ڕسوکەوتەکە بە ناتوانێت بەو تاکڕەوی و بەو ئێنەکە بۆیە من پێم وایە ئەوەی کە ئێستاکە ڕووەدا شێوە داڕشتنەوەیەکی تری هاوسەنگی هێز و معادلاتی سیاسیە کە لەم قۆناغەیە بەزۆک و گەروی هەمووس ینی مەترسی داخستنی لەسەرە
وەکو چۆن گەری هورموز مەترسی داخستنی ئەزانی نەخێر من پێم وانە چونکە وەکو جەنابێت سەتاچلی نەوتی گیان لێوێن ڕۆژانە نزیکەی 85 میلیۆن بەرمیل نەوت لێەوە ڕات نزیکەی 20 بۆ 30 باخیرەی گەورەی نەوت ڕۆژانە لێەوە ڕاستە تا 98 نەوتی قەتەر لەوێەوە 99 نەوتی عێراق لەوێەوەیە نەوتی زۆر ینی بۆ نمونە یەکێک لەو شانەی کە ڕووەدا ئەگەر ئەو گەروە بگیرێ ینی یەکێک لەو زەرمەندەکان عێراق بێت کە عێراق سبەینی ئەگە نەوتی نەڕاکەن 90% زیاتی بودجێ عێراق لەسەر نەوتە ینی ئەم عێراق تووشی ئەزمەیە کە بێت زۆر لەوە خراپترە و قەتەڕوانش لێو هەنادەکەن نەوتی 80% سعودی لێوەڕە ئەمانە وڵاتانش وڵاتی ڕێعین وڵاتی اقتصادی ڕێعین ئەمە اقتصادانە پشت بە نەوتە بەسن کاتێک کە ئەو ڕێگایە گیرێ هەموو وڵاتانە تووشی ئەزمەی زۆر گەورە بن لە پێش هەمووشیانەوە عێراق ڕەنگە کێشەیەکی ناوخۆی فەوزایەکی لە ناو عێراقا دروست بێ دژی ئێران و دژی سیاسەتەکانی ئێران لە بەرامبەر ئەوەی ئەو ڕێگایەدا. سپاس دەکەم دکتۆر زۆر بە کورتی پێ دوایە سەماوەڵی عێراق وەرێمیش ماوەڵێکی باش و بێلانە نەبووە لە گرژیەکان بە کورتی بێ سپاس دەکەین. هەتاکو نیستا عێلاقەی هەرێم لەگەڵ ئەمریکەکانە و لەگەڵ ئێرانە عێلاقەیەکی زۆر باشە زەخت لەسەر هەرێم هەیە بەڵێ بێگومان ئێرانی کات و ئەمریکا ژەی کات بەڵام خۆشبەختانە هەتاکو نیستا توانیوێتی خۆی ڕابگرێت لە ئەویش لە زاویەکەوە کە ئەمریکەکان وەختی خۆی لە عانی ڕەفرەندەمە زەختیان خستە سەر ئێمە ئێرانیش ئەبێت لەگەڵ ناوەندا معاملە بکەن باشە ئێمەش وە لەگەڵ ناوەندا معاملەکەین لەبەر ئەوە زەختەی لەسەر ئێمەیە کەم بێتەوە بەڵام ئەبێ ئێمە زۆر وشاربین لەسەر ئەمە چووکە کە شەر بوو تۆ هەر پریشک بەرەکەوێت بەڵام هیوادارم ئەو شەڕەش نەبێت و ئێران و ئەمریکا بتوانن بگەنە حەلێکی ناوڕاست بۆی ئەم شەڕە دوور بێ لە ناوچەکە و لە ئێمەش. بەڵێ زۆر سپاس بۆ بەرەزان دکتۆر سامان شاڵی شارەزا لە کاروباری ئەمریکا لە هەولێرەوە لەگەڵ مامی هێروە معتەسم نەجمەنی شارەزای کاروباری ئێران لە ستودیۆی سەرەکی سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکاران تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ.